هەڵبژاردننی ئەندامانی کەنێست یاخۆت پەرلەمانی قەوارەی ئیسرائیل لە کاتێکدا ئەنجام دەدرێت. زۆربەی ڕاهەی ناوەندەکانی پێشبینی بنیامین ناتانیاهۆی سەرۆکی حیزبی لیکۆد و سەرۆکوەزیرانی ئێستای ئەو قەوارەیە لە ڕیزی پێشەوەی پاڵێوراواندا دەبینن. بۆ پێی هۆکارە ناوچەی و جیهانیەکان با قازانجی ناوبراوە، کۆمەڵگەی ئیسرائیلیش بە تەواوی بەلای ڕاستڕەوی و فاشیەتدا شکاوەتەوە، بە تایبەتی لا کەمپینەکانی ئەمجارەی هەڵبژاردندا بە پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو، زاراوەکانی ئاشتی و هەڵوەشاندنەوەی ئردوگا جوولەکە نشینەکان و چۆڵکردنی زەویە داگیرکراوەکان و دامەزراندنی دەوڵەتی فەلەستینی شان بەشانی ئیسرائیل و لادانی گەماڕۆی سەرکەرتی غەزا بە هیچ شێوەیەک باس ناکرێن و باسکردنیان بە مەترسی بۆ سەر کەمپینەکانیان دەبینرێن. بەڵکوەوانەی لا کەمپینەکانیاندا ئاماژە بە کوشتنی زیاتری فەلەستینیەکان و ماڵوێرانکردنیان و داگیرکردنی زەویەکانیان دەکەن، شانسی بردنەوەی هەڵبژاردنیان هەیە. ئەوەی کە جاران پێی دەوترا بزوتنەوەی چەپ، ئێستا هەمان دروشمی ڕاستڕەوەکان دەڵێنەوە، چونکە باسی ئاشتی لەگەڵ فەلەستینیەکاندا یەکسانە بە دۆڕان لە هەڵبژاردندا. لەوبارەیەوە ناتانیاهۆ ڕایگەیاند ئەگەر پارێزگاریم لە پۆستی سەرۆکوەزیران کرد، سەرجەم ئردوگا جوولەکە نشینەکانی کەناری خۆراوە بە ئیسرائیل دەبەستمەوە. لەوبارەیەشەوە سەرۆک ترامپم ئاگادار کردووەتەوە. دۆناڵد ترامپ بە بەخشینی قودس وەک پایتەختی ئیسرائیل و بەخشینی بەرزاییە داگیرکراوەکانی جۆڵان بە ئیسرائیل گەورەترین خەڵاتی بە کەمپینەکەی ناتانیاهۆ پێشکەش کردووە. ئەوەش لە پێناوی دەستەبەرکردنی بەرژەوەندی هاوبەشدا بۆ هەڵبژاردنەوەی هەردووکیان لە پۆستەکانیاندا، کە ناتانیاهۆ لە کەمپینەکەیدا لە بەردەمی هاوڵاتیانی قەوارەکەیدا شانازی پێوە دەکات توانیوێتی هێزی خۆی بە ئیدارەی ترامپ نیشان بدات. ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیاش کاتێ دڵنیایە لە سەرکەوتنەوەی ناتانیاهۆ و کاریگەری ناوبراو لەسەر لۆبی زایۆنی لاخۆراوە بەگشتی و ویلایەتە یەکگرتووەکان بەتایبەتی ڕاستەوخۆ دوای 10 ڕۆژ لە بڕیارەکەی ترامپ تەرمی زاخاری بۆ میلی سەربازی ئیسرائیلی بە مەراسیمێکی میدیایی گەورە ڕادەستی ناتانیاهۆ کردەوە، کاو سەربازە لە چەنگی 1982دا کوژراوە و 37 ساڵە حکوومەتەیەک لە دوایەکانی ئیسرائیل دەیانویست تەرمەکەی بگەڕێننەوە. چاودێرانی سیاسی پێیان وایە ڕووسیا دەیتوانی ئەو کارە بەنهێنی ئەنجام بدات، بەڵام مەبەستی بوو مەراسیمەکەی بکاتە خەڵات بۆ کەمپینەکەی ناتانیاهۆ. ئاماژەکان بەرەو ئەو ئاکامن کە پێدەچێت ئەم کەسایەتیە پەڕگیر و ڕاسترە و ڕەگەز پەرستە ڕیکۆردی مانەوەی لا سەرۆکایەتی وەزیرانی قەوارەی ئیسرائیلیدا بشکێنێت بە یارمەتی تیمەکەی ترامپ و وڵاتانی دیکتاتۆری عەرەبی ناوچەکە، بە تایبەتی ئیمارات و سعودیە و میسر، کە کۆدەنگن لەسەر پرۆژەی کۆشنێر بۆ گرێبەستی سەدا. ئەوەش بۆ هەمیشە پرۆسەی بەناواشتی ئۆسلۆ کۆتایی پێدێنێت، چونکە وڵاتانەی ئێستا ئیسرائیل بە دۆست و هاوپەیمان دەزانن بەرامبەر بە مەترسی ئێران. هەروەک مەحموود عەباسی سەرۆکی دەسەڵاتی فەلەستینی لە لووتکەی عەرەبیدا پێشبینی کرد دەسەڵاتەکەی تا چەند مانگێکی تر با کردەوە لەلایەن ئیسرائیلەوە کۆتایی پێدێنرێت، مادام کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ هەڵوێستێکیان نییە لەبارەی ئەوەی ئەو ناوەی لێنا ڕاگیرانی پرۆسەی ئاشتی. چاودێرانیش بڕوایان وایە دۆناڵد ترامپ کە لەژێر گوشاری لیژنەکەی ڕۆبێرت مۆلۆردا بووە ئەو دەستکەوتانەی پێشکەشی ناتانیاهۆ کرد. لە دوای تەواوبوونی ئەو گوشارانە چیتر لەمپەر لە بەردەمیدا نابینێت بۆ هەر خواستێکی لۆبی زایونی و داخوازیەکانی ڕاستڕەوانی ئیسرائیلی. So you had another story wrong. Never mentioned.